خی گەورە هەواڵمان لەبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر پرسی هەڵبژاردننی سەرۆک کۆماری عێراق هەروەها دیاریکردنی کاندیدی سەرۆکوەزیران و دۆخی ئابووری عێراق وارێم دەکەین. قسە لەسەرەوە دەکەین ئایا سپەی پەرلەمانی عێراق پرسی سەرۆک کۆمار یەکلا دەکاتەوە لەو 20 کاندیدای کە خۆیان ناوەکانیان پەسەند کراوە بۆ سەرۆک کۆمار کێ چانسی زیاترە و لە بەردەم پارتی وکێتی لە بەردەم چیداین و قسە لەسەر کاندیدی سەرۆکوەزیرانی عێراقیش دەکەین کە ڕاستپێ درراوە نووری مالکی بۆچی ڕاستپێ درراوە جارێکی دیکە بۆ خولیسیەمە و کارەکەی چییە پەیوەندی بە چێوەیە وە کورد چۆن بەشداری لە حکوومەتی داهاتووی عێراقیش بکەوە قسە لەسەر دۆخی ئابووری عێراق و هەرێمیش دەکەین ئەم پرسانە لەگەڵ بەڕێز مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید ئەندامی ئەنجومەی نوێرانی عێراق سەیری لەسەر دەکەین کە بەڕێزیان لە بەغداوە لەگەڵمان مامۆستا بەخێر بێن سوپاسیان بەدەبوون دەکەین ئەگەر سەرەتا لە پرسی سەرۆک کۆمارەوە دەست پێ بکەین پرسەکە بەکوێ گەیشتووە و ئایا سپەی پەرلەمانی عێراق پرسی سەرۆک کۆمار یەکلا دەکاتەوە چکە پێ تەوقیتە دەستوریە بێ 2 ڕۆژ لە بەردەم پەرلەمانی عێراق ماوە. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سوپاس بۆ تۆ کاک حەکیم سوپاس بۆ کەناڵی پەیام سوپاس بۆ نووسینگەی کەناڵی پەیام لە بەغدا. بەپێی تەوقیتاتی دەستوری ڕۆژی چوارشەممە واتە 28 ئەو ماوەیە تەواوە بێت کە لە دەستورە هاتووە کا بێ لە کاتی سوێن خواردنەوە 1 مانگ پرۆسەی هەڵبژاردننی سەرۆک کۆمار دیاری بکرێ بۆ ئەوەی سەرۆک کۆمار لە دوای هەڵبژاردننی ڕاستەوخۆ بتوانێت گەورەترین کوتلە ڕاستپێرێ بۆ پێکهێنانی حکوومەت. لە ڕاستیە هەر لە بیدایەتەوە هەست بەوە کرا کە پارتی و یەکێتی ناتوانن بە یەک کاندید بەشداری لە پرۆسەکە بکەن چونکە پێکنهێنانی کابینەی لە حکوومەتی هەرێمی کوردستان و پێک نەهاتنی ڕێگنەکەوتنی پارتی و یەکێتی ئاماژەیەک بوو بۆ ئەوەی کە لە بەغدا ڕێک ناکەون. بۆیە لە ئێستادا جگەل لە کاندیدی پارتی و یەکێتی 19 کاندید 18 کاندیدی دیکە هەن کە کێبڕکیان هەیە لە کاتێکا کە ژمارەکە 80 ئەوەندە بوو شۆرتلیست کراوەتەوە ئەوانەی کەوا مەرجەکانیان تەواو نەبووە کەم کراونەتەوە بۆ ئەو 19 کاندیدەی کە ئێستا هەیە. لە ئێستادا با بڵێن کێبڕکیەیەکی زۆر تند لە نێوان کاندیدی پارتی و کاندیدی یەکێتیە هەیە. ئەمە جگەلەوەی کۆمەڵێک دانوستان لە نێوانیانە لە ڕێگەی تەرەفی سێهەمەوە هەیە کە بتوانن بگەنە ئەو دۆخەی کە هەردووکیان بە یەک کاندید بەڵام ڕەنگە ئەمە لە ئێستادا ئیتر پرۆسەکەی قورس کردبێ بۆیە بڕوان ناکەم بە شێوەیەک لە شێوەکان بگەنە ئیتیفاق لەسەر یەک کاندید تاوەکو هەڵبژاردنەکە بە ئاسانی تێبپەڕێت. باشە لە بەردەم چیداین وەکو سیناریۆکانی هەڵبژاردننی سەرۆک کۆمار ئاسپەی ڕێژەی یاسایی تاوەدەوی بۆ پەرلەمانی عێراق 220 ئەندام چی سیناریۆی چاوەڕە دەکرێت سەبارەت بە کاندیدی یەکێتی کاندیدی پارتی کاندیدی دەرەوەی بڵێن لایەنەکانی دەرەوەی دەسەڵاتی شەیە کاندیدەکانی دیکە یاربدەن. بۆیە دەستوری عێراق هاتووە 2 لەسەر 3 پەرلەمانتارانی کردووە بە مەرج بۆ ئەوەی بەو ژمارە کە لە ئێستادا 329 پەرلەمانتار هەیە واتە ئەبێ لانی کەم 220 پەرلەمانتار ئامادە بن ئیمزارەکانی نسابی یاسایی دروستە بێ. ئەمە بۆ یەکەم جار نییە و ئیتر دوایی کە کەوتە خولی دووەم کەوتە گەڕی دووەم بتوانرێ بەکەمتر لەوە. لە هەموو حاڵەتێکە بە چەند خول سەرۆک کۆمار هەڵبژاردنەکەی تەواو بێ ئەبێ لە هەموو خولەکانە 220 ئەندام پەرلەمان لە ناو پەرلەمانە هەبێ بۆی نیساب بە شێوەیەکی زۆر کەم تێگەچێت. لە کاتێکا کە ئێمە 329 پەرلەمانتار هەیە نزیک لە ئەو 29 پەرلەمانتارە هەر سوێنیان نەخواردووە کەواتە لە ئەسڵی ئەوەی کە سوێنی خواردووە تەنها 300 پەرلەمانتار سوێنی خواردووە. تا ئێستا هەموو کۆبوونەوەکانی پەرلەمان لە باشترین حاڵەتە 260 پەرلەمانتاری تێ نەپەڕاندووە بۆیە لە شێوەیەکی ئاسایی لە ئێستادا 240 تا 250 کەواتە هێزێکی سیاسی ئەتوانێت سەیەکی پەکخەر دروست بکە لە پرۆسەی هەڵبژاردنە بەوەی کەوا ئامادە نەبێ بێتە ناو قاعەی هەڵبژاردنەکەوە. لە ئێستادا ئەو ئەگەرانە ئاوا کراون یەکەم جار هەر هێزێک لەو 2 هێزە سیاسیە پارتی ئەگەر بزانێت
کورسیەکە بەدەستنایانێ یا دەنگی زۆرینە بەدەستنایانێ یاخود یەکێتی بە هەمان شێوە ئەوە پەناباتە بەر سەیەکی پەکخەر. جگەل لەمە ئێستا ئەطرافی دەرەوە دروست بوون، ئەطرافی دەرەوە هەوڵی ئەوە دەن کەسەیەکی پەکخەر دروست بکەن. لەوانە بەڕێز محەممەد حەلبووسی کە خۆی بۆ خۆی ژمارەی کورسیەکانی بە هاوپەیمانەکانیوە نزیک کردوەوە لە 48 کورسی، کەواتە محەممەد حەلبووسیش هەوڵی ئەوەدا کەسەیەکی پەکخەر بەکاربێنێ بۆ لەبەر ئەوەی ئەو ناڕازیە لە کاندیدبوونی بەڕێز نووری مالیکی، بۆیە ئەیەوێ لێرەوە نەیەڵێت نووری مالیکی هەڵبژێرێ بۆ چونکە هەر بە هەڵبژاردننی سەرۆکۆمار یەکسەر سەرۆکۆمار بەڕێز نووری مالیکی کاندید دەکات. کەواتە جگە لە پارتی و یەکێتی کە ڕەنگە پەنابەرن بۆ ئەم گرفتە، ئەوە بەڕێز حەلبووسیش پەنابا بۆ ئەم گرفتە. ئەوە سیناریۆی یەکەمە کە لە جەولەی یەکەمدا ڕوبەڕووی سەیەکی پەکخەر ببینەوە. ئەگەر ئەمە نەکرا ئەوە ئەچینە ناو پرۆسەی دەنگدانەکە. تەبەن پرۆسەی دەنگدانەکە پێویستی بە لەو 220 کەسە هەرچەند دەنگ بێنێ کە ئەکتەریەی بەسیتەیە، ئەوە ئەگەر زیادی کرد لە ئەکتەریەی بەسیتە مطلقا ئەوە ئەتوانێ پۆستەکە بەدەست بێنێ. بەڵام لەبەرەوەی کاندیدەکان زۆرن و منافەسەکە زۆر توندە لە بینی پارتی و یەکێتیە، بۆیە بە قەنەعەتی ئێمە و بە بڕوای ئێمە لە گەڕی یەکەمدا هیچ کام لە کاندیدەکان ناتوانێت سەرکەوتن بەدەست بێنێ. کەواتە لە گەڕی یەکەمدا با بڵێن دوو کاندید ئەمێنەوە، دوو کاندیدی کە دەنگی یەکەم و دووەمیان هێناوە، باقیەکەی تریان سقوتەکە. لە گەڕی دووەمیشا کە دەستکرایەوە بە پرۆسەی انتخابات هەر ئەبێ 220 کەس ئامادە بێت. کەواتە ئەگەر لە گەڕی یەکەمیشا یەکێک لەو هێزە سیاسیانە ئەوەی لەمس کرد هەستی بەوە کرد کە دەنگەکانی کەمە و لەوانەیە دەرنەچێ، ئەگەری ئەوەش هەیە کە دیسان پەنابەرێتە بەر سەیەکی پەکخەر چۆن لە ساڵی 2021 هەمان ممارەسەکرا لەسەر هەڵبژاردننی سەرۆکۆمار. ئەمە سەبارەت بە پرۆسەکە کاک حەکیم. بەڵێ مامۆستا لە بگوێرە بۆ هەڵبژاردننی سەرۆکۆمار بڵێن لە خولی یەکەم ئەگەر 220 ئەندامیش بەرز نێنێ، لە خولی دووەم بەپێی دەستور بێ هەر کەسێک زۆر نییە هێنا دەبێتە سەرۆکۆمار وەکەوەی لەو 220 لە گەڕی دووەمە لە ناو پەرلەمان لەو 220 کێ زیاتری هێنا 211 هێنا ئەوە سەرۆکی پەرلەمان، ئەوە سەرۆکی کۆمارە بێ. یعنی بە یەک دەنگ کە کاتە زۆرینەی مطلق ئەوە ڕاستەخۆ ئەو کەسە کە بە دەرچوودا ئەندێ. باشە بەزۆکو یەکێتی بڵێن چانسی زیاترە یان پارتیژم جارە ئیشی کردووە، ئایا پارتی بە فیعلی دەیەوێ سەرۆکۆمار وەرگریا وەکو فشارێک بەرامبەر یەکێتی بەکاری دێنێ ئەوەندێکێ بەڕێز خوێندنەوەی بۆت کردووە، ئایا لۆبی زۆر دەکەن هەردوورا لە بەغدا؟ بەتاکید کاک حەکیم پارتی ئەم جارە دوای ئەوەی جێگری دووەمی سەرۆکی پەرلەمان ڕکەبەر دروست بوو بۆ پارتی، بۆیە پارتیش ئەم هەوڵەی قۆستۆتەوە هەندێکی گومان هەبوو لەوەی کەوا وەکو کارتێکی فشار بەکارهێنێ بۆ ئەوەی وەزارەتەکانی یەکێتی بۆ خۆی بەرێ، چونکە داینابوو کە ئەگەر ڕازیش بێ بەوەی یەکێتی پۆستەکە وەرگێ ئەوە بێ زۆربەی وەزارەتەکان بۆ پارتی بێ. بەشێکی لەوە باز لەوە ئەکرا کە ئەمە ئەیکاتە فشارێک بۆ ئەوەی یەکێتی ڕازی بن لەسەر پێگەێنانی حکوومەتی هەرێم. بەشێکی دیکە لەوە باز لەوە ئەکرا کە پارتی ئەوێ لە ڕێگەی ئەمەوە مرەشەحی تەسویە دانێت کە ئەو مرەشەحە ڕەزامەندی پارتیشی لەسەر بێ. بۆیە ئەکرێ ئەمانە هەموو ئەگەر بن لە کاتێکە ڕەنگە نەخێر دیوەکەی تریشی وابێ کە پارتی بە جددی ئەیەوێ لەو دۆخەی کەوا کات خۆی اتفاقی لەسەر کراوە لە هەرێمی کوردستانە کە سەرۆکی هەرێم بۆ یەکێتی و سەرۆکۆمار بۆ سەرۆکی هەرێم بۆ پارتی و سەرۆکۆمار بۆ یەکێتی، پارتی ئەڵێ من لەبەرەوەی خاوەنی زۆرترین دەنگەکانم بۆیە ئەبێ بەپێی استحقاقی هەڵبژاردن پۆستەکان یەکلا بکەینەوە، بۆیە لەمەشا سەرۆکۆمار بە استحقاقی خۆی ئەزانێ بۆیە هەوڵی جددی بۆدا. ئەمە خاڵێکی دیکە کاک حەکیم پەرلەمانی ئێستا پەرلەمانتارانی ئێستا کوتلە سیاسیەکان
بە تۆکمەیی نەماون لە ئێستادا زۆربەی کوتلە سیاسیەکان بە شیعە و بە سوننە با بڵێن دووکەرد بوون بەشێکیان پشتگیری لە کاندیدەکەی یەکێتیەکەن بەشێکیان پشتگیری لە کاندیدەکەی پارتیەکەن تا ئێستا ڕوون نییە کە کام لەو کاندیدانە چەندسی زیاتریان هەیە لەوەی کەوا پرۆسەکە بەرنەوە. باشە کاریگەری چی دەبی مامۆستا لەسەر هەرێمی کوردستانیش بڵێن ئەگەر یەکێتی براوە بێ یان پارتی براوە بێ کاریگەری دەبێت لەسەر هەرێم و پێکێنانی حکوومەتیش لێرە بەردووبارەکە بەتەکیید کاک حەکیم ئەگەر ئەم پرۆسەیە بەردەوام بێ لەسەر ئەو شێوەیە ئەوە پێکهاتنی یەکێتی و پارتی لە حکوومەتی هەرێمە زۆر ئەستەمە بێ و بە شێوەیەک لە شێوەکان ئەمە ڕەنگە دوابزمار بێ لە ئەو ڕێکەوتانەی کە بۆ ماوەی چەند ساڵە پارتی و یەکێتی بەیەکەوە لە هەرێم توانیویانە تەواوی پۆستەکان و ئیدارەی حکوومەت و بەشکردنی داهات و سەرمایەی وڵات بەشکەن ئەم هەڵبژاردنە بە قەناعەتی من ئیترە بێتە دوابزمار لەو ڕێکەوتانەی پارتی و یەکێتی. بەڵێ سەبارەت بە سەر و کۆمار زۆرجار باز لەبەرکە کە دەسەڵاتەکانی تەشریفاتیە ئایا ئەمە دروستیان سەر و کۆمار دەسەڵاتی زۆرەوە کۆی کە بەڕێزت باست کرد کاندیدی سەرۆکوەزیران ڕادەسپێرێ ئەگەر ئەو ڕانەسپێرە پێکەنانی حکوومەت دروست نابێ دەسەڵاتی زۆر ئەگەر کەسێکی بەهێز ببێتە سەر و کۆمار لە سیستەمی پەرلەمانیە باس ئەکرێ کە سەرۆکی کۆمار ڕۆڵێکی تەشریفی هەیە بەڵام هەر لە یەکەم خوتووە ئەم منافەسە و کێبڕکێ گەورەیە کە لەسەرە کەواتە بەو شێوەیە نییە تەنها تەشریفی بێ بۆیە کلیلی کردنەوەی پێگەێنانی حکوومەت بەدەست سەرۆکۆمارە و سەرۆکۆمار بەشی دووەمی دەسەڵاتی تەنفیزیە لە حکوومەتە پەرلەمانیەکانەواتە لە عێراقیشا بە هەمان شێوەیە بۆیە ڕاستە باز لەوە کرێت دەسەڵاتێکی تەشریفیە بەڵام ئەم کەسایەتیە نوێنەرایەتی عێراق دەکات لە مەحافلی دەولیە کەواتە واجهەی عێراقە بۆیە هەر کەسێک ئەم پۆستەی لابێ ئەتوانێت ئەم پۆستە با بڵێن بە شێوەیەک لە شێوەکان ئیستیسمار بکە بۆ پێگەی ئەو هێزە سیاسی کایەتی ئەگینە پارتی بەو شێوەیە هەوڵی نەیەدا بۆ بەدەزێنانی ئەم پۆستە. بەڵێ ئێران و ئەمریکا هیچ دەستێوەردانێک دەکەن لە پرسی سەر و کۆمار زۆر زار باز دەوە کە ئێران بڵێن بیەوەیەکێتی سەر و کۆمار بێ یاخود ئێستش پارتی پەیوەندەکانی لەگەڵ ئێران و شیعەکان زۆر باشە ئەوی شەرچانسیەیە وایە دەستێوەردان دەکەن هەردوولا لە پرسی سەر و کۆمار دەستێوەردانی ڕاستەوخۆ ناکرێت کاک حەکیم لەو پرسا بەڵام بەدڵنیاییوە ئەو دەوڵەتانەی کە بەرژەوەندیان هەیە لە عێراقا بەرژەوەندیان لە ڕێگەی و حیزبە سیاسیانەوە هەیە کە لە ناو پەرلەمانی عێراقانەوە بەرژەوەندیان لەگەڵ ئەو حکوومەتە هەیە کە پێگەهێنرێت کەواتە بە شێوەیەکی ناڕاستەوخۆ کاریگەریان نەبێت لەسەر هەڵبژاردنی سەر و کۆمار و ڕەنگە هەندێک لە کوتلە سیاسیەکان بۆ ئەو بابەتە ڕەنگە ڕاستپێرێن یاخود بە شێوەیەک لە شێوەکان پرسێک هەبێ یا ڕوونکردنەوە یا ئیستیشارە بدەن بۆیە ئێرانیەکان لەگەڵ ئەوان کەوا پارتی و یەکێتی بە یەک کاندید بەشداری بکەن بەڵام لەگەڵ ئەوەشا کە قەناعەتیان وایە بە یەک کاندید بەشداری بکەن قەناعەتیان وایە کە بێ ئەو سیستەمەی کە عێراقی لەسەر پێگەێنراوە کە بریتیە لە دموکراتێتی تەوافقی و مشارەکەی حەقیقی و تەوازن لە نێوان پێگاتەکانە بۆیە ڕەنگە بەم شێوەیە ئێرانەکان تعبیر لە ڕێی خۆیان بکەنەوە بە هەمان شێوە قەناعەتم وایە ئەمریکیەکانیش بە هەمان شێوە بیر لەو بابەتە بکەنەوە کە چێ دۆستی ئەوانە ئەوانیش حەز بکەن کەوا بەرژەوەندەکانی ئەو لایەنە با بڵێن پەسەند بکەن بۆیە تەدەخلی مباشر نییە بەڵام بە قەناعەتی من تەدەخلی غیر مباشر هەیە ناڕاستەوخۆ هەردوو دەوڵەتەکە کار لەسەرەوەیەکەن کاندیدی ئەو لایەنە سەرکەوێ کە بە شێوەیەک لە شێوەکان دۆستایەتیان لەگەڵیان هەیە. بەڵێ بینە سەرپرسی سەرۆکوەزیران کە ئەگەر سەرۆکۆمار سپێ هەڵبژێرێت سەرۆکوەزیرانیش ڕارەسپێرێت و قسە لەسەرەوەش بکەینەوەی کە بەڕێزت لە بەغدای و پەیوەندێکی بەرفراوت هەیە هۆکاری چیە کە مالیکیان کاندید کردەوە پێشتر باز دەوە کە کەسێک بێنن کە کورسی پەرلەمانی نەبێ یاخود کورسیەکانی کەم بێ دەسەڵاتی زۆر نەبێ هۆکارەکەی چی بوو؟ ئەگەر ملاحەزە بکەی بەڕێزی شتوو بینەرانیش ملاحەزەیەوە بکەن کاندیدەکانی عێراق لەسەر ئەساسی ئەو دۆخەیە کە عێراقی تیاژی
مثلا ئەگەر بیان ویستایە کاندیدێک بۆ حاڵەتی تەقەشف کاندیدکەن کەسێک دیاری بکەن ئەوە بە دڵنیاییەوە حەیدەر عەبادیان کاندید دەکرد چونکە ئەو پیاوە دەستێکی باڵای هەیە لە مەسایلی تەقەشوفە. ئەگەر بیانەوێت کەسێکی ئابووری با بڵێن پێشنیاد بکەن ئەوە کات خۆی عادل عەبدولمەهدی لە ئێستادا مەسەن خولی پێشوو کەسێکیان کاندید کرد لە مەجالی ئیعمار و تەنمیە بتوانێت ڕۆڵی خۆی ببینێ. ئەوە محەممەد شیع سوودانی فعلەن گۆڕانکارێکی گەورەی کردووە لانی کەم لە بەغدا. ئەگەر بیان ویستایە کەسێکی ئەمنی بێ لە ئێستادا باز لە حەمید شەتریەکرا کە سەرۆکی مخابراتی عراقیە. ئەگەر باز لەوە بکرێ محاربەی با بڵێن گەندەڵیوانە ئەوە ڕئیسی موەسسەی نەزاهە کاندید دەکرا بۆ ئەو پۆستە. بەس لە ئێستادا عێراق لە دۆخێکی ئاڵۆزدایە کە پێویستی بە قەناعەتی عراقیەکان پێویستی بە کەسێکی بەهێزە لەگەڵ ئەوەی حەزم و ئیرادەیەکی بەهێزی هەبێ. ئەم بابەتە لە نووری مالیکیە بینراوەتەوە کە لە دوو خولدا با بڵێن لەگەڵ نەیارەکانیان زۆر تند و تیژە، بۆیە ڕەنگە ئیتاڵ مالیکیان بە وەگەڵێ ڕەجل المەرحەلە پیاوی قۆناغەکە ناساند بێ، بۆیە پشگیریان کرد بە زۆرینەی دەنگ نەک بە تاگڕا، بە زۆرینەی دەنگ لەگەڵەوە دەنگی ناڕازی هەبوو لەسەر ئەوە لەسەر ئەوەی کە بەڕێز مالیکی بێ. ئەمەش بۆ ئیتاری تەنسیقی کە مالیکی ڕەجولی مەرحەلەیە لە هەمان کاتا پەیوەندیەکی متەوازنی هەبووە لەگەڵ ئێرانیەکان و لەگەڵ ئەمریکیەکانە لەو دوو خولەیکە ئەو سەرۆکی ئەنجومەنی وەزیران بووە. دیوێکی دری هەیە وەکو کوتلە، یەکێکە لە کوتلە بەهێزەکان و لە کاتی بوونی تەیاری سەدریە ئەو توانیوێتی احتیفاظ بکە بە زۆربەی دەنگەکانیەوە. بەڵێ ئێستا پێ دوێ ماوەسام ئێرانیەکان و ئەم ئەمریکیەکانیش لاریان نیە لەوەی کە مالکی کاندیدی چوارچێوەی هەمەهانگیە؟ لە ئێستادا هیچ لێدوانێک نییە لایەن ئەو دوانەوە، چونکە ڕەنگە لێدواندان بەنسبەت ئەو دوو وڵاتەوە تەدەخل بێ لە شەوونی عراقیە، بەڵام شتێکی ئەوتۆ نییە کە نیگەرانیان دەربڕی بێ، چونکە پێشەوەی عادەتەن کەسەکە کاندید بکرێ جۆرێک لە پرسکردن لە بابەتەکە بێ تاوەکو تووشی ئەوە نەبن کە ئەو کاندیدە ڕەت بکرێتەوە لەلایەن ئێرانەوە یان لەلایەن ئەمریکاوە. بەڵێ سەبارەت بەکاردانەوەی لایەنەکان لێرە بڵێن پارتی پێشوازی لێ کرد پێشتر لە 2012 و بڵێن 13 پەیوەندەکانی پارتی مالیکی زۆر ئاڵۆزبوونەوە پێشوازیان لێ کرد. لە ناو سوونەکان هەندێکیان ئایا وەکو هەلبوسی باست کرد ئایا کێشەی لەگەڵ هەیە کێشە بۆ مالیکی دروست ناکە یاخود ئێستا کە لایەنە کوردیەکان پێشوازیان لێ کردووە دەتوانێت حکوومەتەکەی بە ئاسانی پێک بێنێ؟ طبعا سیاست ئاوایە، سیاست ینی پاراستنی بەرژەوەندیەکان لە کاتێکە هیچ کەس بەقەدەر پارتی دیموکراتی کوردستان قسەی دژی مالیکی نەبوون و هیچ کەس بەقەدەر کاک مەسعود بە ڕاشکاوی باسی لە کاندیدبوونەوەی مالیکی نەکرد لە یەکێک لە خولەکانە کە قسەیەکی مەشهوریە بوو لە شەرق لەوسەد لە جەریدەی شەرق لەوسەد مقابلەیان کرد، ئەڵێ ئەگەر مالیکی کاندید بکرێتەوە ئەوان دەوڵەتی سەربەخۆ ڕاگەێنن. لە ئێستادا مالیکی کاندید بۆتەوە کاک مەسعودیش یەکەم هێزی سیاسیە کە پیرۆزبایی لێکا، کەواتە ئەم مەسئلەی فرۆشتنی و باسکردنی نەتەوایەتی و قەومەچێتی ئەوانە دەرکەوت کە ئەمانە تەناوەکو مەسئلەیەکی عەتفێکی سۆزێکی نەتەوەیی بەکارهێنن، ئەگینا کاتێک کە بەرژەوەندیان لەگەڵ کەسێکە هەبوو سەد ئەوەندەی تریان لەسەری هەبێ مادەم لە ئێستادا ئامادەیە بەرژەوەندیەکانی ئەوان جێبەجێ بکە ئەوان پشتگیریەکەن. بۆیە لە ئێستادا یەکەم هێزی سیاسی پارتی دیموکراتی کوردستان پشتگیری کردووە لە ناو کووردا و پاشانی یەکێتی نیشتیمانی کوردستان. ئەوەی کە هەیە سونەکان بوون بە دوو بەشەوە، هەر وەک چۆن دوو بەشن لە کاتی سەرۆکی پەرلەمانیشا دوای ئەوەی سوڵحان کرد، بەڵام لە ئێستادا حەلبوسی تەحەفوزی هەیە لەو بابەتە و ئەو تەحەفوزەشی نەشاردووەتەوە و کاریژەکە بۆ سەرنەکەوتنی مالیکی هەر بەکارهێنانی سەیەکی پەکخەر بۆ ئەوەیە کەوا سەرۆکۆمار هەڵ نەبژێرێ و نەتوانێ بەڕێز نووری مالیکی با بڵێن ڕاست پێرێ بۆ پێگەێنانی حکوومەتەکەی. ئەمە جگەر لەوەی لە کاتی پێگەێنانی حکوومەتەکەی شاگەر نەگاتە سوڵح ئەوە دیسان ڕەنگە گرفت بۆ هەڵبژاردننی مالیکی دروست بکە
بەڵام هێزە سونیەکانی دیکە بە پێچەوانەوە عەزم و سیادە هەردووکیان دەستخۆشیان کرد و پێشوازیان لە مالکی کرد. هێزە شیعیەکان زۆرینەیان پشتگیریان لە مالکی کردووە، تەنها کوتلەی قەیس خەزعەلی کە سادقونن ئەوان نیگەرانن و تا ئێستا ڕەئیان سلبیە لەسەر هەڵبژاردنەوەی نووری مالکی، کەواتە ئێمە سەرەتا کردنەوەی دەرگای پێگەێنانی حکوومەت لە سەرۆکایەتی کۆمارەوە دەست پێەکە، با بچینە ناو پرۆسەی سەرۆکایەتی کۆمار دوجار بۆمان دەرەکەوێت، چونکە مەسئلەی عێراق مەسئلەی مفاجعات و بەرژەوەندیەکانە زۆر جار لە ئەو پەڕی دژبەیەکردنە دوای زۆر دوو هاوپەیمانی زۆر بەهێزیان لێ دەرەچێت. بەڵێ ڕووداوەکانی سووریا مامۆستا کاریگەریان هەیە لەسەر پێکێنانی حکوومەت لە عێراق، ئەو ڕووداوانەی کە لە سووریا ڕوودەدەن، چونکە عێراق 600 کیلۆمەترێک بڵێن سنووری هەیە لەگەڵ عێراق و پێشتر مالکی قسەی لەگەڵ لەسەر ئەحمەد شەرع کردبوو، بە تیرۆریزم ناوی بردبوو، ینی کاریگەری دەبێ و چی چاڕوان دەکرد لە بینی عێراق و سووریا. کاک حەکیم هەر لە دوای ڕاستپاردنەکەی یەکەم تەسریحی دا بەرامبەر بە حکوومەتی سووریا و سەرۆکی حکوومەتی سووریا و لە مەرجەکانی شاوتم باز لەوە کرێت کە پیاوێکی حەزم و جەزم و بە ئیرادە بێ، بۆیە لە ئێستادا یەکێک لەو گرفتارانەی کە عێراقەتی ترسی ئەوەیە کە ئەو کێشە و گرفتانەی کە لە سووریا هەیە بگوێزرێتەوە بۆ عێراق، بۆیە بەڵێ هەم کاندیدبوونەکەی پەیوەندی بەوە هەیە، هەم حکوومەتەکەی مالکیش ڕوبەڕووی ئەوە بێتەوە چۆن مامەڵە لەگەڵ مەلەفی سووریاکە. بەڵێ قسە هەیە لەسەرەوەی مامۆستا لە ناوەندەکانی بڕیار لە عێراق بڵێن ئەو گروپە چەکدارانە لە عێراقەوە بڵێن لە سووریاوە بێنە عێراق، و چونکە ئێستا پێشتر هەسەدە زیاتر سنووری هەبوو لەگەڵ ئێستا بەش ئەوان هاتوونەتە سنووری عێراق، ترسیانەیە بگوازرێتەوە ئەم بڵێن لەوێەوە بێن بۆ عێراق یاخو سونەکان لێرە هیچ شەهاندانێکیان هەیە لەو بارودۆخە؟ ڕەنگە سووریا و ئەو گرفتەی ئێستا لە سووریا هەیە و گەشتنەوەی هێزەکانی حکوومەتی سووریا بە مەرزەکان بە شێوەیەک لە شێوەکان جۆرێک لە تەشجیع بێ بۆ سونەکان کە پاڵپشتێکیان ئەبێت لە ئێستادا، جاران پاڵپشتیان نەبوو لە بەرەوەی حکوومەتی بەشار ئەسەد بە شێوەیەک لە شێوەکان هەماهەنگ بوو لەگەڵ عێراق لە قۆناغەکانی دواییە سەرەتا چونکە ئیتیهامە کرا بەوەی زۆربەی ئەو خەڵکە تێروریستەی کە دێت لە سووریاوە دێت، بەڵام دوایی ڕێکەوتنێک لەسەرەوە کراوە عێراق لەو جانیبەوە زۆر ئەمین بوو، حتا سونەکان نەیانتوانی بچنە ناو سووریا و سووریا بەکاربێنن، بۆیە پەنایان بردە بەر هەرێمی کوردستان. لە ئێستادا ئەمە ئەتوانین بیخوێنینەوە وەکو فاکتەرێکی هێز بۆ سونەکان، بۆیە ڕەنگە کاریگەری هەبێ لەسەر ئەم بابەتە و ئەم دوو حکوومەتە بڕواناکەم لە مەرحەلەیەکی نزیکدا پەیوەندیەکانیان ئاسایی بێتەوە، بەڵام با بڵێن فەسایلی عێراقی لە ئێستادا لە بەرەکانی جەنگن، سوپای عێراق لە بەرەکانی جەنگن، بۆیە ترس و دڵڕاوکێگەی ڕاستە ئێمە لە دوێنێدا وەزیری دیفاع و ڕئیسی هەرکانی جەیش و ڕئیسی استیخبارات و ڕئیسی قواتی بەڕی و هەموو ئەمانە بانکران لە ناو پەرلەمانە تەوزیحیاندا کە هیچ مەترسیەک نییە لەسەر سنوورەکانمان، بەڵام دوجار ئەو بشێویانەی کە لە منتیقەکە هەیە زمانی ئەوە نادەن کە ئەم بشێویە سنوور نەپەڕێنێتەوە نەگاتە عێراقیش. بەڵێ سەبارەت بەوەی کە باست کرد دوێنێ مادام وەزیری بەرگری عێراق لە پەرلەمان بوو لەسەر ئەو گیراوانی داعشیس قسەیەکە بوو، چونکە مەترسێکیش دروست بووە گواستنەمان بۆ عێراق. بەڵێ باسییان لەوە کردکەوە بە ئیتیفاقێکی ئەمریکەکان و حکوومەتی عێراقی هێنراون کە ژمارەیان 7,000 چەکداری داعشە، ئەمانە لە سژنەکان بوون لە سووریا، بۆیە هێنراونەتە عێراق و لەژێر چاودێری ئومەی متحیدا با بڵێن لەژێر چاودێری هێزەکانی هاوپەیمانان لەگەڵ عێراقیەکانە ئەم زیندانیانە ئەڵێن پێمان باشە کە ئەوانە لەژێر سەیتەرەی عێراقیەکان بن تاوەکو بە ئازادی لە سووریا بسوڕێنەوە. بەڵێ مەترسی بۆ عێراق دروست ناکە هێنانی ئەمانە بۆ عێراق مامۆستا؟ مەترسی چی کاک حەکیم؟ هێنانی ئەو گیراوانەی داعش بۆ عێراق مەترسی دروست ناکە یاخود بۆ عێراق باشە لەژێر کۆنتڕۆڵی خۆی دابنەوەکو لە سووریا بن؟ عێراقیەکان ئەڵێن پێمان باشە
ئەمانە لەژێر کۆنتترۆلی خۆمان و هێزا و پەیمانیەکان نابن باشترە لەوەی لە ناو سووریا ئازاد بن و بتوانن بشێوی دروست بکەن. باشە دوای ڕووداوەکانی سووریا زۆر قسە لەسەرەوە دەکرێت پەیوەندی بۆ من هاوپەیمانەتی شیعە و کورد بەێستر بکرێ هیچ قسەیەکی فەرمی هەیە لەو بارەوە قسەی لەسەر بکەن چونکە هەم دەڵێن ئێستا ئەگەر ڕووداوەکان سووریا بگاتە عێراق ڕەنگە حکومێکی مرکزی لە عێراق دروست بێ ئەو کاتە کورد و هەرێمی ژڕەت بکاتەوە هیچ لێک نزیک بوونەوەیەک بەدی دەکرێت ینی لە بۆ قۆناغی داهاتوو لەو ڕۆ هەندێک لێدوان هەیە لێدوانەکانی تۆمبارک کە باز لەوە ئەکەن کە سیستەمی فیدراڵی لە ناوچەکە سەرکەوتوو نەبوو بۆیە ئەکرێ ئاعادە نەزەرێک بکرێتەوە بەو سیستەمە فیدراڵیانەی کە لە ناوچەکە هەیە کارێمی کوردستان یەکێکە لە سیستەمە فیدراڵیەکان و بە درێژایی مێژوو با بڵێن لەو ئەو فترەی زەمەنیەی سونەکان زۆر گرفتیان هەبوو لەگەڵ هەرێمی کوردستان و بوونی هەرێم لە عێراقا بەڵام 2000 خۆیان قەناعەتیان کرد کە ئەوەی ئەگەر هەرێمێکیان نەبووایە وایان لێ نەهات لەگەڵ ئەوەی کاک حەکیم ئەگەر سەیری دراسەیەکی عێراق بکەین ئێمە کێشەی سیاسیمان هەیە لەگەڵ شیعەکانە بەس کێشەی خاکمان هەبووە لەگەڵ سونەکانە ئەمەوە با بڵێن ئەو شوێنە متەنازع عەلەیهانە کە هەر لە نێوان هەرێم و حکوومەتی ئیتیحادیە زۆربیان کەوتونەتە ناوچەی سونە نشین کەواتە ئێمە ئەگەر کێشەی زەویمان هەبێ لەگەڵ سونەکانە ئەوە کێشەی سیاسیمان هەیە بۆیە کێشەی سیاسی ئاسانە حەلکردنی لە کاتێکا کێشەی زەویزار قورسە حەلکردنی چکە زەویزار نیشتە جێ بووە لەسەری بۆتە بەشێک لە ژیانی بەڵام کێشەی سیاسی ئەتوانرێ بە تەوافقێکی سیاسی حەل بکرێ بۆیە لە ئێستادا باز لە پەیوەندیەکانی کورد و شیعە کرێت کە بگەڕێنرێتەوە بۆ چوارچێوەکەی خۆی ئەمە هەر ئەمان ئەو قەزێ بوو کاتێکە ئێمە لە 2014 هاتینە بەغدا سەیرەکەین ئێمە ئەگەر کێشەکان بکەینە کێشەیەکی نەتەوەیی ئێمە لە هەموو حاڵەتێکا کەمینەیە بین ئەوان بە عەرەب بە شیعە و سونەوە بین ئەبنە زۆرینە و کاتێک کە سەیری هەندێک لەو کێشانەیەکەین کە ئێمە سێ کێشە هەبوو لە ئەساسیە کێشەی خاک کێشەی بەشداری سیاسی لەگەڵ کێشەی داهاتەکانە کێشەی خاکمان لەگەڵ ئەو ناوچانەی کە سونە نشینە کێشەی بەشداری دەسەڵاتی سیاسی لەگەڵ ئەو دەسەڵاتەیە کە ئیدارەی عێراقەدا کە لە هەموو حاڵەتەکانە شیعە ئیدارەی مەلەفی سیاسیەدا و لە زۆر مەرحەلەیشە کورتوانی وێتی زۆرێک لە پۆستەکانی هەبێ زۆرێک لە پۆستەکان یەکلایی بکاتەوە تا ئێستا کێشەی سیاسیمان بەو شێوەی نەبووە بەس کێشەی خاکمان هەمیشە بەردەوام بوو و بەردەوام بێت تا ئەو کاتەی ئەو نیزاعە یەکلایە بێتەوە کەواتە ئەو تەبەنی ئەو فکرەی کە ئێمە کردمان لە ناو عێراقا بە بەکارهێنانی سۆزی نەتەوایەتی زیان بە پرۆسەکەی ئێمە ئەگەینێ بۆیە تەبەنی مەشروعی مواتەنەمان کرد ئێمە هەمومان هاوڵاتی عێراقین حقوقمان هەیە هاونیشتیمانی وڵاتێکین چۆن حقوقمان هەیە بێ ئاواش واجباتمان هەبێ بۆیە لە ئێستادا بەڵێ ئەو دەنگۆیە بەرز بووتەوە کە با پەیوەندەکانمان لەگەڵ مکەونی شیعە ئاساییکەینەوە بۆ چونکە ئێمە کێشەی سیاسیمان هەیە لەگەڵ شیعەکانە کێشەی زەویزارمان نییە چونکە کێشەی زەویزار هەمووان نەزانن لە هەر مەنتیقەیەک دروست بێ حتا لە بەسیترین شت لە لادیەکانی خۆمان کە کێشەی زەویزار دروستە بێ کوشتنی تێیەکەوێ خوێنی تێیەکەوێ بۆیە ئاسان نییە حەلکردنی ئەوەش تەرحێکە لەو تەرحانەی کە باسەکرێ بەڵام ئەمەش پێویستی بە دیراسەی ورد هەیە پێویستی بە ئیندیماج و تێکەڵبوون هەیە پێویستی بە ڕوئیای مشتەرەک هەیە ئایا فعلەن ئێمە تا چەند اندازەیەک دەتوانین لەگەڵ مکەونی شیعە هەماهەنگ بین لەسەر ئەو پرسانەی کە ئەمانە بە شێوەیەکی گشتی لەسەر کۆمەڵێک چەمک مەسەن چەمکی مەذهبی کێشە بۆ ئێمە دروستەکە چەمکی نەتەوەیی کێشە بۆ ئێمە دروستەکە بەڵام چەمکی هاوڵاتی بوون چەمکی پێکەوە ژیان چەمکی با بڵێن خاوەندارەتی لە دەوڵەت هەموو ئەمانە کێشەکانی ئێمە بەرەو چارەسەرە بەر نەگاڵۆزیان بکەن باشە ماوەستا چەند خولەکێکمان ماوە باسم پرسیارێکی ئابووری شت لێ بکەم بەڕێز لەگەڵ لەو ڕۆژانە کار و چالاکیتان زۆرە و لەگەڵ بەڕێوەبەری بڵێن بانکی ناوەندی عێراقیش کۆبوونەوە بەڵام ئەمڕۆ دۆلار بازێکی گەورەی داوە 152,000 تێپەڕاندووە پێیوەستە بەچی ئایا هیچ چارەشەیەک لەسەر عێراقە یاخود خواستێکی بازاڕە چۆن هاوڵاتیش مامەڵەی لەگەڵدا بکە بۆ زیانمەند نەبێت بەڵێ من بە حکمی ئەوەی شارەزایەکەم لە بواری ئابووریە بۆیە بێ لە ئێستەوە کە هاتوومەتە پەرلەمان
ئەو معتەیاتانە یا ئەو پێشدەستیانە چوزانم پێش خوێندنەوانە بکەم کە ئایا اقتصادی عێراق لە چیایە لە بانکی مرکزیوە و سەردانێکم بۆ مەلافزی حدودی کردووە ئەچمە هەیئەی زەڵایی بەچمە هەیئەی گەمارێک بۆیە ئەمویست سەرەتا بزانم نظامی نەقدی عێراق لە چیایە پرسیارمان کرد لە بەڕێز عەلی عەلاق کەوتی دۆلار ئێمە سوورین لەسەرەوەی وەک سعری ڕسمی بمێنێتەوە بەڵام ئەمە ئەوە ناگەیەنێ کە دۆلار ئێمە لە اقتصادە پێڵێن دۆلاری موازی دۆلاری دەوڵەتی هەیە دۆلاری موازی هەیە دۆلاری دەوڵەتی ئەو دۆلارەیە کە بانکی مرکزی خاتە بازار دۆلاری موازی ئەو دۆلارەیە کە لە بازارەکانە دەستمانەکەوێت دوایەوەی لە سوقی دەوڵەتیوە ئەڕواتە باخەڵی خەڵک ئەم دۆلارەیان قابل بەوەیە بەرزبوونەوەیەکی زۆر بەخۆیەوە ببینێ بەڵام ئەم دۆلارەیان بەرزبوونەوە بەخۆیەوە نابینێ بۆ چونکە حکوومەت تەوزیعەکە ئەمە لە ئەنجامی چیایە لە ئەنجامی یاسای عەرز و تەڵەبا دروستە بێ لە ئێستادا با بڵێن هەیئەی مەنافزی عێراقی سوورە لەسەرەوەی تەواوی دەواازە سنووریەکان کۆنتترۆل بکە ئەگەر ڕێگەن نەدەن دەواازە سنووریەکان کۆنتترۆل بکە ئەوە مەسئلەی بازرگانی قورسە بێت لە دەواازەکانی هەرێم بەوەی کە ئەوەی ئەو کۆمپانیایی کە لە نظامی سکۆدا نەبێت ئەوە ناتوانێت دۆلاری حکومی وەرگێ و ناتوانێت زەرائب بداتە حکوومەت و ناتوانێت کاڵا و کەلوپەل بێنێ کەواتە هەموو بازرگانەکان ناچارەکەن کەوا ئەو مەرزانەی کە پێشتر پیانەوترا مەرزی گەرم کە لە هەرێمی کوردستان بوون ئێستا بەرەو مەرزی سارد بڕۆن بۆیە تیجارەت و تەبادلی بازرگانی لەوانە کەمەکەنەوە ئەمە خۆی بۆ خۆی ئەبێ بەرپرسانی هەرێم ڕەچاوی ئەمە بکەن ئەگەر ئەم بابەتە بەردەوام بێ ئەوە مەنافزی هەرێم کە باز لەوە کرێت کە 20 منفەزی نافەرمی هەیە و 5 منفەزی فەرمی هەیە بۆیە عێراقەوێ تەواوی دەواازە نافەرمیەکان کۆنتترۆل بکە و دایان بخە و تەنها مامەڵە لەگەڵ ئەو 5 دەواازە ڕێگە پێدراوە لەگەڵەوەی 6 دەواازەیەکە هەیە کە هەرێمی کوردستان اعترافی پێکردون بەزماوەتەوە من بەرپرسی مەنافزی حدودی وتی بابێن ئەو مەنافزانە بخەنە ژێر دەستی ئێمە بە دڵنیاییەوە ئیجازەی هەمویان نەدەین بۆیە ئەمەوێ ئەوە بڵێم دۆلاری ڕسمی لەو سعرا ئەمێنێتەوە وەکو عەلی عەلاق وتی بەڵام دۆلاری موازی قابل بە بەرزبوونەوەی و لە ئێستا بەرزبوونەوەیەکی بەخۆی بینیوە بەهۆی ئەو گرفتە بازرگانی کە لەوەیە کە ئەو شەریکانە بێ دۆلار بکڕن لە بازاڕە کە دۆلار لە بازاڕاکردن بەرزان دەستیان ناکەوێت ئیزافەتەن بۆ ئەو شەڕ و ئاژاو و بشێوەیە کە لە سووریا هەیە و ئەو تەسریحانەی بربژێر کراو بۆ پێگەێنانی حکوومەت بەرامبەر بە حکوومەتی سووریا بۆیە خەڵک تەخەوفێکی لەوە هەیە ئەگەر ئەو وەزعوا بڕوا بەتاکید دۆلاری موازی زیاتر بەرزبێتەوە بەڵام ئەو بەشە دۆلارەی کە ئەخرێتە بازار ڕەنگە بتوانێت ئەم باڵانسە بە شێوەیەک ڕاگیر بکە بەڵام باڵانسەکە لاسەنگە بێ نەک موازیە بێ واتە کە حکوومەت دەیفرۆشێ بە سەوسی 20 پۆینتێک فەرقی هەبێت هەندێک جار بگاتە کەمتر لە 20 پۆینت یا زیاتر لە 20 پۆینت فەرقی هەبێ بەڵێ هەڕەشە هەیە مامۆسای شتێکی فەرمیە لەبارەی هەڕەشەی ئەمریکا دۆلاری نەداتەوە بە عێراق بۆیە دۆلار بەرزبێتی یاخودەوەیە کە بەرەزوتت هەندێک لە بازرگانەکە نەتونن ناو سیستەمی ئەسیکۆدا بۆیە لە بازار دۆلار دەکەن و خواسی زۆر لەسەرەیە هەندێک لە بازرگانەکان نەچوونەتە نظامی ئەسیکۆدا بەڵام باز لە ئەو هەڕەشانەکرێت تا ئێستا شتی فەرمی نییە کاک حەکیم بەڵام هەمومانەوە زانین کە پێگەێنانی حکوومەت بە شێوەیەک لە شێوەکانە بێ حکوومەتێک بێ کە خەڵکێکی مەدەنی و تۆکنەقرات تەمسیلی بکەن وا باسەکرێت کە نابێت سەر بە فەسایلی عراقی بن فەسایلی مسلح بن باشە دوا پرسیار بەسەر موچە باز دەوەکە نووسراوێکی فەرمی تەیف سامیە بۆ تا ئێستا بڵێن دەسەڵاتدارانی رێملیستی موچیانە ناردووە 120 میلیارەکە میزانی مراجعە بازەوەکە کە نووسراوێکی تەیف سامی هاتووە بۆی کە لیستی موچە بنێرن موچەی مانگیەک دیارە چۆن دەدرێەوە پەیوەستە بەچی و یاسای بودجەش بە کورتی ئەگەر بەم زوانە دێتە پەرلەمان لە یاسای بودجەمان نییە کەواتە قانونی موازنەی ئیثنا عەشەری بەکارهێنرێ 1/12 نەفەقاتی پار بۆ هەموو عێراق کە یەکێکیان تاویزاتی مۆزەفینەواتە موچەی فەرمانبەرانە کەواتە موچەی فەرمانبەران لەسەر هەمان ڕێتم دێت وەکو ساڵانی پێشوو بەڵام بە هەمان ئیتیفاق کە بریتێ لە ڕادەستکردنی نەوت و ڕادەستکردنی 120 میلیارەکە هەرچەندە سوودانی وتوێتی کە ئێستا سوودانی تازە ناتوانێت کابینە پێک بێنێت
سودانی پاشگەز بوویەوە لەوەی کە بە 120 ملیارەکە قایل بێ باسی لە 200 ملیارە کرد و من قەنەعەتم وایە ڕاستە لە ئێستادا کاک مەسعود پشتگیری بە ڕێز نووری مالیکیەکە بەڵام ئەم شەهر العەسەلە زۆر بەردەوام نابێ ئەگەر هەرێمی کوردستان ئامادە نەبێ پابەندیەکانی وەک ئەوەی عێراق داوایەکە جێبەجێ بکە. ماوەستا لە عێراق موچە دابەشکراوە ئەگەر هەرێم 120 ملیارەکە بنێرە لیستی موچە بنێرە لە ئێستا هەندێک خەلەل هەیە تەمەن لە پەرلەمان ئەمڕۆ مۆزەفەکان بە منیان و تیان موچەمان وەرنەگرتووە موچە وەزارەتی تەربیەی گەڕانۆتەوە تەیب سامی بە حکمی ئەوەی هەندێک مخەساتی زیادەیان نردووە توێ و مخەساتی شادەی عولیا ببڕن بەڵام موچە دەستکراوە بە دابەشکردنی بەڵێ لە عێراقدا. ئەوەی هەرێم پێوەستە بەچی نردنی کێشەی تێناکەی بۆ مانگیەک کێشەی 120 ملیارەکەیە تا ئێستا 120 ملیارەکە بنێرن موچە دێت. بەڵێ سوپاس دەکەین بەڕێز مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید مادومان کردی کە لە بەغدا سوپاس بۆ ئێوە کاک سوپاسی ئامادەبوون دەکەین سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکاران تا بەرنامەیەکی دیکە بەخوای گەورەتان سپێری.